ئێواری شەممە سیمینارێکی پڕسەرنج و ڕەخنە بۆ بابەتێکی گرنگکە دەربارەی کاریگەری فستیڤالەکانی سینەما لەسەر فیلمسازی کوردی بۆ فیلمساز و توێژەر زۆر بەڕێز هەوراز محەممەد سازکرا. تۆ باسی زیاتر دەربارەی ئەم بابەتە گرنگە کەم با میوانداری بەڕێزیان کا لە سوودی کورسات مەگەزین میوانمانە کاکە هەوراز بەخێر بێت. سپاس بۆ ئێوە و ڕەسانی دەرفەتەکە هەروژێ. سپاس دەکەم. سازکردنی فستیڤال گرنگیەکەی لەکوایە؟ هەموو جارێکە و قسەم کردوتەوە فستیڤال مولتەقایەکە و ناوەندێکە کە وەک ڕووداوێکی ساڵانە بە بەردەوامی ڕوئەیە دەرەنجامی کۆبوونەوەی ژمارەی نیسبەتێکی زۆر لە فیلمەکان لە ساڵێکە شوێنێکە بۆ نمایشکردنی فیلمەکان بۆ یەکتربینینی فیلمسازەکان بۆ نزیککردنەوەی زمانی سینەمایی فیلمسازەکان لە یەکتری. هەڵبەت ئێمە کاتێک باسی فستیڤالەکانەکەین و بە تایبەت لەو ئەوی بەڕێزیش باسی کرد لە سیمینارەکەی ڕۆژی شەمەیە ئێمە زیاتر تەرکیزمان لەسەر فستیڤالە کوردیەکان بوو. باسمان لەوە کرد کە ئەگەر تەماشای ڕەوتی فیلمسازی کوردی بکەی شێوازێکی تا ڕادەیەک خاو و ژمارەی کەمی بەرهەمهێنان هەیە، بەڵام بۆ یەکەمین جار و ساڵی 1999 لە شاری سلێمانی تەلەڤیزۆنی گەلی کوردستان بە هاوکاری وەزارەتی ڕۆشنبیری کاتی یەکەم فستیڤاڵی چڵە نێرگزی ئاڵتۆنی ساز کرد. ئەم فستیڤاڵ و فستیڤاڵەکانی تریش بەدوایە بوونە هاندەر و بوونە هۆکارێک کە ڕێژەی بەرهەمهێنانی فیلم لە باشووری کوردستان بە شێوەیەکی بەرچاو زیاد بکەن. هەروە بەشێکی زۆر لە فیلمسازانی کورد لە پارچەکانی تری کوردستانیش لە ڕۆژهەڵات و لە باکوور و تەنانە دەوانی کە لە دیاسپۆرا لە هەندەرانیش ئەژیان وەک هاندانێک وەک ئەوەی مادەم ناوەندێک هەیە شوێنێک هەیە ڕووداوێکی هوەری ساڵانە هەیە لە باشووری کوردستان فیلمەکانیان نرد و ئەگەر دیقەت بین ئێمە لە ساڵی 1999 شەپۆلێکی بەهێزی دروستکردنی فیلم لە کوردستان ڕۆغمی ئەو بار و دۆخێکی کە لە کوردستانە هەیە بەرچاو کەوتووە. بۆیە فستیڤالەکان کۆمەڵێک مەهامیان لە ناو دڵی خۆیانەوە جێبەجێ کردو. یەکیان کاریگەریان هەبوو لەسەرەوەی کە زۆرترین ڕێژەی فیلمسازی گەنج ساڵانە بێنە ناو بوارەکەەوە و کار بکەن لەلایەکەوە. لەلایەکی تر منم ساڵ لە چەند جاری تریژۆم باس کردووە لە فیلم فستیڤاڵی دوهۆک لە خولی ئەم ساڵیا شاهدی ئەوە بووین نۆ دەرهێنەری ژن بۆ یەکەمین جار نۆ دەرهێنەری ژنی کورد فیلمیان دروست کردبوو کە ئەمە یەکەمین جارە بەو ڕێژەیە فیلمسازی ژن بێتە پێشەوە کە ئەمەش دیسانەوە یەکێکە لە دەرەنجامەکانی فستیڤاڵ. هەروە فستیڤاڵەکان بوون بە هاندەرێک کە بە تایبەت فستیڤاڵە نێودەوڵەتەکانی چی سلێمانی و چی دوهۆک نیسبەتێکی زۆری وڵاتانی جیهان بە فیلم بەشداری بکەن لە فستیڤاڵەکانی کوردستانە. تەنانەت کارگەشتێتەوەی کە هەندێک لە پرۆدەکشنی وڵاتانی تریش بێن لە کوردستان فیلمەکانیان بەرهەم بێنن کە هەموو ئەمانە پێوترێ ئەوەی مەسلەی ژێرخان و سەرخانی فیلمسازی کوردی تا ڕادەیەکی زۆر بەهێزەکە لەلایەکەوە لەلایەکی تریشەوە وێنەیەکی جیاوازتر لە کوردستان پیشانی دنیاە و وەکو ڕووداوێکی هوەری کاریگەریش لە ناو ژیانی کللتوری کۆمەڵایەتی ئێمە جێدەسی خۆیە کاتەوە. باش کاکە هەوراز هەموو ئەم خاڵانێک کە تۆ باست کرد خاڵی پۆزتیڤن لەسەر سازکردنی فستیڤالەکان لە کوردستانە ئەم خاڵانە بەدیەکرێت لە ناو فستیڤالەکانە واتە فستیڤالەکان کارێکیان کردووە کە کاریگەریان هەبێت لەسەر چ ژماری فیلمەکان ژماری بەرهەمهێنانی فیلمەکان و ناوەڕۆکی فیلمەکانیش. ئێمە بە هەموو شتێک لە سیاقی خۆیان تەماشا بکەین. تۆ دیقەت بە کوردستان بارودۆخێکی تایبەتی هەیە لەبەری تۆ دەوڵەت نیت حکوومەتێکی بەهێزە نیە وەک پێویست کەرتی کللتور گەشەی نەکردووە سیاسەتی کللتوری لە ناو حکوومەتە هێشتا نەخەمڵی واتوانانی هەندێک جار ئێمە خۆمان لە کۆڕکۆبوونەوەکانمانە باسیەوەکەین سیاسەتی کللتوری هەربوونی نییە. ڕاستە وەزارەتێک هەیە و نازام چی بەڵام سیاسەتێک بۆ کللتور لە ئارایانە. فستیڤالەکان لە قەدر خۆیان لەو توانستەی کە هەیەە لەم چوارچێوە بەڵێ هەندێک لەم شتانیان کردووە بەڵام بە دەریژنین لە ڕەخنە بە دەریژنین لە کەم و کوڕی بە دەریژنین لەو تێبینیانی کە ئێمە بە بەردەوام بە خۆیان مانوتووە. بەڵام مادەم تاکە ڕووداوی هوەرین لە ناوچەکەمانە من هەمیشە واداری هەبوون و مانەوە و گەشەکردنیانم. هەندێک نمونەی سادە باسەکەم بە نمونە فستیڤاڵی دوهۆک لە ئێستاە لە دوای ئەو کات فستیڤاڵی دووبەی
لە ئیمارات نەما تاکە نوێنەری ئاسیا پاسیفیک بۆ هەموو عێراق فستیڤاڵی دهۆکە لە ئێستا کە ئاسیا پاسیفیک پێڵێن ئۆسکاری شەرق هەروە بێتەوە بۆ هەندێک لە بەشەکان فستیڤاڵی فیلمی سلێمانی لە ئۆسکار کوالیفای تۆمار بووە کە ئەمانە کۆمەڵک دەستکەوتن کەم فستیڤاڵی ناوچەکەش توانیوێتی بەدەستیان بێنێ جگەلەوە من هەمیشە کاتێک کە فستیڤاڵەکان ئەنجامە درێ ئەبینم ڕێژێکی بەرچاو فیلمسازی کورد لە باکووری کوردستان لە ڕۆژهەڵات لە ئەوروپاویان فیلمەکانی یەکتری تەماشاکەین ئاگامان لە ڕەوشی یەکتری هەیە چوارچێوەیەکی تیۆری بۆ قسەکانمان دروستەکەین ڕوردە وردە پێ بەپێی خۆی بەپێی ئەو واقعی کە ئێستا لە کوردستان هەیە سەبارەت بە سینەما فستیڤاڵەکان توان کاریگەری پۆزەتیڤیشیان هەبێت زۆر باشە ئێستا فستیڤاڵەکان لە ژێر ناوێک یان لە ژێر تایتڵێک یاخود لە ژێر دروشمێک فستیڤاڵەکان بۆ نمونە بناوی با بڵێن دروشمی با بڵێن ساڵ کۆچبەری بوو لە ئازادی کۆچبەری با بڵێن ئاو ژینگە بەم جۆرە ئەمانە چ کاریگەریەکیان هەیە هەر فستیڤاڵێک ئێستا لە دنیا سلۆگەنێک بۆ خۆی دروستەکە یا دروشمێک بۆ خۆی داهانێ کە لەژێر ئەو دروشمەیە کارەکانی ئەبا بەڕێەوە من لە کۆڕەکەشان ڕخنەی ئەوەم گر کە زۆر درەنگ ئەم دروشمانە ڕاگەێنن ئێستا بۆ نمونە لە فستیڤاڵی پێشوو لە فستیڤاڵی سلێمانی بە ناوی شێرپەنجەی زەوی ویستیان لەبارەی ژینگەوە کەمپینێک ڕێکخان و کە دەستیان خۆش بە کارێکی زۆر زۆر باش بوو بەڵام ئەگەر بکرا 6 مانگ 7 مانگ پێش ئەم دروشمەی خۆیان بڵاو بکەنەوە ڕەنگە فیلم سازەکانیش لەسەر ئەم تێمایە فیلم دروستکەن و بەشداریان بکەن یا لە دوهۆ کاتێک فستیڤاڵەکە لەژێر دروشمی کۆچبەریایە ئەگەر پێشتر ئەمەیان کردە ڕەنگە فیلم لەم چوارچێوێشە هەبووە ئێمە زۆر پێویستمان بۆیە کە دروشمەکان ببێ بەشێک لە ژیانی کللتوری کۆمەڵایەتی کۆمەلگاکەش و فیلمیش لەو بارەیەوە دروست بکرێت زۆر باش ئەگەر باس لە زمان بکەین هەموو ئەو فیلمانەی کە بەرهەمەهێنرێن سەرجەمیان زمانی کوردین یاخود بەشێکی زۆر لەو فیلمانە فیلمی کوردین بەڵام بە زمانی جیاواز ئەبێ بگەڕێمەوە بۆ خاڵێکی تر خاتۆن ڕەوشی فیلمسازی کوردی ڕێکڕە وەکو ڕەوشی کورد خۆی وایە ئەستا مەسەن کاتێک تۆ باسی سینەمای ئەمریکیەکە یەکسەر باسی دەوڵەتی ئەمریکاکەی سینەمای فەڕەنسی باسی فەڕەنساکەی سینەمای ئیتاڵی باسی ئیتالیاکەی بەڵام کێتە سەر سینەمای کورد خاکێک وڵاتێک دەوڵەتێک ئامادەی نییە سینەمای کورد بەشێکە لە عێراق لە ئێران لە تورکیا بگرێت لە هەموو جیهان مثلا سال کەنەدا لە ئوسترالیا لە نەرویج فیلمی کوردی دروستەکرێت لە هەر شوێنێک کورد هەبێ فیلم دروستەکرێت سینمای کوردی ئاوایە وەک چۆن ژیانی نەتەوەکانی تریش یان ژیانی ئێمە پەیوەست بووە بە نەتەوەکانی تریشەوە زمانی ئەوانیش هاتۆ ناو فیلمەکانمان من بەپی دوایین توێژینەوەی خۆم لەسەر سینەمای کورد لە ساڵی 2010 بۆ 2022 کۆی ئەو فیلمە سینەمایە درێژانی کە کراون لە کوردستان لە پارچەکانی تر لە سایە 85 فیلمەکان زمانی بەکارهێنانی کوردی و یا فارسی یان تورکی یان عەربی یا ئیسپانی یا ئینگلیزی یان زمانی ترە تەنها لە سایە 15 فیلمەکان بە تەواوەتی زمانەکانیان کوردیە بۆ لەبەرەوەی چیرۆکی فیلمەکانی ئێمە تا ڕادێک پەیوەستە بەوانی تریشەوە مەسەلەن بنمونە فیلمێک دروستەکەی لە باشووری کوردستان پەیوەندی بە ڕووداوی ئەنفالەوە هەیە بە دڵنیاییەوە بەشێک لە دیالۆگەکانە ئەو دیمەنانەیە کاتێک بەعسیەکان یا سەربازەکان کاتێک کە خەریکی پرۆسێرفان بە عەرەبی قساکەن لە تورکیاش بە هەمان شێوە لە ئێرانیش بە هەمان شێوە لەبەرەوەی بەشی زۆری سینەمای کورد تا ڕادێکی زۆر ژانری دراما و مێژووی فیلم بەرهەمێنێ ئەمەش پەیوەست بووە بە باسکردن لە چیرۆکەکانی کورد خۆیەوە چیرۆکە سیاسیەکانی کورد بۆیە بە ئیجبارم حاڵەتە هاتوۆتە پێشەوە تا ئێستا بەم جۆرەیە کەواتە ئەتوانین بڵین سازکردنی ئەو چەند فستیڤاڵی کە لە شارەکانی کوردستان هەیە پێم وابێت 2 فستیڤاڵی گەورە هەیە کە لە کوردستان ساڵانە کاری بۆ کرێ و سازەکرێت کاریگەریان هەبوو لەسەر بەرەو پێشچوونی فیلمەکان و زیادبوونی ژماری فیلمەکانیش بە دڵنیاییەوە کاریگەریان هەبووە بە یەک خاڵ لەسەر و ئەوانەشە ئەوەی بۆ من زۆر گرنگە لە فستیڤاڵەکانە ئێمە لەبەرەوەی ساڵانە فیلمی یەکتری ئەبینین مەسەن دەرهێنەرەکانی باکوور فیلمەکانیان هێن ئێمە تەماشایانەکەین جۆرێک لە سەلیقەی هاوبەش لە نێوانمان دروستە بێ ئەوانەی ڕۆژهەڵات ڕۆژ ئاوا یا هونەرمەندانی تر ئێمە کاتێک فیلمەکانی یەکتری تەماشاکەین چێژی یەکتری بۆ سینەما تەسەوراتی یەکتری بۆ سینەما کاریگەری ئەکێتە سەرمان و ئێستا سەیرەکەم
کاتێک من وەک توێژەرێکیش با بڵێن ئەڕۆم لەوێ سەیری فیلمەکانەکەم و خاڵی هاوبەش تەنانەت لە چیرۆکی فیلمەکان لە کامێرەدانان لە مۆنتاژ لە مۆسیقا یعنی خەریکە زمانێکی هاوبەش بۆ سینەمای کوردی وردە وردە ئەخەمڵێ کە پێم وایە ئەو یەکێک لە هۆکارەکانی بوونی فستیڤالەکان بووە. زۆر باشە باسی توێژەرت کرد کە خۆت بەڕێستان وەکو توێژەر ئامادە ئەوی لە سیرکردنی فیلمەکانیان لە فستیڤالەکان بەشی ئەوەندە توێژەرمان هەیە کە لە دوای بەرەمهێنانی فیلمە سینەماییەکان قسە لەسەر فیلمەکان بکەن. زۆر زۆر بەداخەوانیمانە زۆر زۆر بەداخەوانیمانە. ئەمە چ کاریگەریەکیە؟ سینەما دوو با بڵێن لاینی هەیە وەک هەموو زانستێکی تر خەتێکی تیۆریە خەتی پراکتیکیە. ئێمە تا ئێستا بەشی زۆری فیلمسازانی کورد بەخۆشمەوە ئەمەەی خەریکی سەرقاڵ بووین بە بەرهەمهێنان دروستکردنی فیلم خۆ پێش خستن لە بوارەکەیە فێربوونی تەکنیک دروست بەرهەمهێنان بەم شتانەوە کەمتر سەرپەرژاوێنێتە سەرەوەی لە خەتە تیۆریەکەەوە بیر لە سینەما بکەینەوە. بەڵام من وەکو بەشێک لە بەرپرسیارەتی خۆم و ئەرکی خۆم چەند ساڵێکە دەستم کردو بە توێژینەوە و نووسین لەبارەی فیلمەکانەوە و نووسین لەبارەی مێژووی فیلمسازی کوردیەوە ئەگەر چی من بە تەنیانیم پێش منیش خەڵکانێکی ترە بوون جاری تریش هەر لە بەرنامەکەی بەڕێستان ئاماژەم بۆ دکتۆر خەسرە و سینا کرد لە ڕۆژهەڵاتی کوردستان کە تێزی دکتۆراکەی لەبارەی شوناسی سینەمای کوردیەوەیە خەڵکانی تریژ هەن بەڵام بەڕاستی ژمارەکە ناگاتە ژمارەی پەنجەکانی یەک دەسیش کە پێویستمان بۆیە خەڵکی تر بێن لە ڕوانگەی جیاوازەوە فیلمسازی کوردی بخێنەوە لە ڕوانگەی سۆسیۆلۆژیەوە لە ڕوانگەی دەروونناسیەوە لە ڕوانگەی خودی سینەما خۆیەوە ئێمە پێویستمان بۆیە بزانین فیلمەکانمان چین چۆنن خاڵی سەرکەوتنیان کامەیە ئیجابیات و سلبیاتیان چین ئایا چی وامان لێکە ڕەوتی فیلمسازی کوردی زیاتر بڕاتە پێشەوە تێبگەین لەوەی بینەر چ جۆرە فیلمێکیوێ بەبێ خوێندنەوەی فیلمەکان بەبێ دیاریکردنی خاڵە بەهێزەکانی ناتوانین بگەین بۆی کە بینەر لە خۆمان کۆکەینەوە. ئەزانی لە دنیاە بەشی زۆری فیلمەکان کە دەرەچن فیلمسازەکان کۆمپانیەکانی بەرهەمێنان چاوەڕێی دەستی ڕەخنەگرەکانن بزان چی لەبارەی فیلمەکانەوە جاریوە ڕەخنەگرێک کە لەبارەی فیلمێکەوە ئەنووسێ واکە زۆرترین بینەر بۆ فیلمەکە بڕوە هیوادارین وەک چۆن سینەمای کورد خۆی زۆر لە سەرەتایە ئەم شتەشی لە سەرەتایی هیوادارین ئێمە و خەڵکی وەکو ئێمە وردە بە نووسین لەبارەی فیلمەکان و بە سەرنج خستنە سەر ناوەڕێکی فیلمەکان بە تەکنیکی فیلمەکان بتوانین جۆرێک لە ئاشنایەتی بۆ لە بینی بینەر و فیلمەکانی شا دروستکەین چونکە بەداخەوە وەگوتم بەشێکی زۆر لەم فیلمانە بەشی زۆری کۆمەلگا نایبینێ لە فستیڤالە فستیڤال مەسەن چەند هزار کەسێکی بینێ بۆ کۆمەلگەیشی بەنمونە باشووری کوردستان 5 میلیۆن کەسی چەند هزار کەسێک بینینی فیلم کافی نییە بەڵام نووسینێک ئەتوانێت بگاتە زۆرینەی خەڵک یا بەنمونە فستیڤالەکە لە شاری سلێمانی ئەنجامە درێ بەڵام ڕێژێکی زۆری بینەر لە هەولێر هەیە ناتوانێت ببینێت لە دووەگە فستیڤالەکەکرێ خەڵک لە سلێمانی فیلمەکان نابینێت بۆیە نووسینەکان ئەتوانێت جۆرێک لە هاوکاری بینەرانیش بێ بۆ تێگەیشتن لە فیلمەکان. زۆر باشە لەم چەند ساڵە ژمارەیەک فیلمی باش بەرهەم هاتوون مەبەستم لە ژمارەی فیلمەکانەکە لە زیادبوونایە بینەر چ جۆرە فیلمێکی ئەوێ یان چ جۆرە چیرۆکێک بینەر پەلکێشەکاتە ناو هۆڵەکانی سینەما. ڕاستەکە ئێمە بێت دوو جۆر لە فیلم لە یەکتری جا بکەینەوە ئەو فیلمانی کە بۆ فستیڤالەکان و وەک فیلمی هونەری بەرهەمێنرن جۆرێکن ئەو فیلمانی تریش کە زیاتر بۆ بینەرن و فیلمی جەماوەرین جۆرێکترن. من پێم وایە بینەری کورد ئەمەندە تامەزرۆی بینینی فیلمی کوردیە سەرنجی بۆ هەموو جۆرە فیلمێکە ڕوا لەبەرەوەی ئێمە مەسەرەن تێر بووین لەوەی فیلمی ئەمریکی ببینین فیلمی عەرەبی ببینین تورکی ببینین نازانم بینەری ئێمە بە شێوکی گشتی حەزەکە هەر جۆرە فیلمێکی کوردی ببینێ هەر ژانرایەکی هەبێ ئەنی بە نمونە کاتە فستیڤالەکان ڕەگەخرێ بینین خراپترین فیلمە کوردیەکانیش زۆرترین بینەر ئامادەیی هەیە زۆرترین گفتوگۆش دروستەکە هاوکات لەگەڵ ئەمەیە ئەو فیلمانی تریش لە دەرەوەی فستیڤالەکان بەتابەتەوە فیلمانی کە بۆ تکت دروستەکرێن بۆ ساڵۆنەکانی سینەما دروستەکرێن بە هەمان شێوەوە بینیمانە لەم چەند ساڵی ڕابردووە بینەرێکی باشیان لە خۆیان کۆ کردوێتەوە ئەگەر چی من پێم وایە هێشتا ئێمە کێشەیەکی تری بنەڕەتیمان هەیە کە زۆر جار لە نووسینەکانیش ئاماژەم پێ کردووە بۆ سینەما ناتوانێت لە کوردستان قازانج بکە ئەوش بەڕاستی بەداخەوە پەیوەندی بە شێوەزارەوە هەیە شێوەزاری سۆرانی و شێوەزاری کرمانجی ژووری یا باتینی با بڵێن لە باشووری کوردستان متەبعە ئەو فیلمانی کە لە ئەم ناوچەی
ئێرە بەرهەمەهێنرێ کەمتر لە بادینان بینەریە بێ ئەوەی لە بادینان بەرهەمێنرێ کەمتر لێرە بەرهەم با بڵێن بینەری ئەبێ ئەمە یەکێکە لەو ئاستەنگانەی کە ئێمە بینەرەکەی کردوین بە دوو کەرتەوە بۆی لەسەر ئاستی ژمارەی کێشەمان زیاتر بۆ دروستە بێ بەڵام لە درێژمەودایە پێم وایە سینەما ڕێگەی خۆی دۆزێتەوە ئەستێرەکانی ئێمە توانن سنوورەکان ببڕن گرنگ یەک شتە بەردەوامی نیشانی سەرکەوتنە تۆ ئەگەر بەردەوام بیت فیلمەکانێ بڕۆن لە فستیڤالەکان نمایش بکرێن ئەستێرەکانێ بناسرێن کەناڵەکانی ڕاگەاندن نەتوان ڕۆڵی هەرە کاریگەریان هەبێ ئەمانەوەکەن کە زۆرترین بینەر بێن بۆ تەماشاکردن و هەموو جۆرە فیلمەکان بەڵام بە شێوکی گشتی بینەری ئێمە زیاتر دراما مەسم لە ژانری دراما لەگەڵ ژانری ڕۆمانس و مێژوویان زۆر زیاتر حەز لێ لەبەری بەشێک لە کللتوری کۆمەڵایەتی کۆمەڵگەکەی ئێمە ئەمە ویستووە وازانم لە دنیاشە جگە لە فیلمی ترسناک کە لە دنیا زۆر ڕەواجی هەیە کە نازام ڕەنگە ئەمنەوەی ئێستا گەنجەکان زیاتر ڕەنگە لە کوردستانی ژەگەر فیلمی ترسناک بەرهەم بێنرێ بینەری زۆری هەبێ بەڵام ئەوی تا ئێستا باوە بینیمانە فیلمی ڕۆمانس و فیلمی مێژووی و ئەوانە بینەری زۆر بۆ خۆی ڕاکێشێ زۆر باشە باسی ئەمنەوەیەتکردنەوەیەکی تازە گەنج کە ئێستا خەریکی کاری فیلمسازین چەندێک لە ناو ئەم جۆرە سیمینارانەیە بوونیان هەیە و گوێگرن ڕاستیەکەی من لە سیمینارەکەش باسم کرد من چاوەڕێمە کرد زۆرێک لە هاوڕەکانی خۆشم تەنانەت لەوێ بن بەڵام ئەوی مای خۆشحاڵیمە لە ئێستا لە شاری سلێمانی دوو پرۆژەی باش بەڕێوەچەیەکیان فیلمێکی سینەمایە کە هەر کەناڵی کورسات خۆی سەپۆرتیەکات کە بەشی زۆری فیلمسازەکان و گەنجەکان بە تایبەتیش لە ناو ئەو پرۆژەیان هەروە بێتەوە درامایەکی تەلەڤیزۆنیش هەیە کە بە هەمان شێوە ئەویش نیسبەتێکی زۆر لە گەنجەکان و فێرخوازەکانی سینەما و یانەوانی کە تازە سینەمایان تاو کردووە بەشداریان تا کردووە کەمتر ئامادەیان هەبوو بەڵام لە کۆڕ سیمینارەکانی ڕابردوومانە ڕێژێکی بەرچاو لە گەنجەکان ئامادەیان هەیە و گفتوگۆکەن وە سەرنج و ڕای تایبەت و نوێی خۆشیان لە ئەم باسانەیە پێشکەشەکان لەناو ئەم سیمینارە ڕاو سەرنجی ئامادە بووان چی بوو لەسەر ئەم بابەتە بە تایبەتی ڕاو سەرنجی بەشی زۆری با بڵێن ئەوانەی کە بەشدار بوون پۆزتیڤ بوو لەسەر بابەتەکە چونکە ئێمە هەوڵمان ناوە بە شێوکی زانستی باز لە ڕەوتی مێژووی فیلمسازی کوردی بکەین بە شێوکی زانستی باز لە فستیڤالەکان بکەین دوای کاریگەری فستیڤالەکان لەسەر فیلمسازی کوردی و هەندێک داتای زانستیمان خست بۆ ڕوو زۆر مای سەرنجیان بوو دوور لە هەندێک تەسەورات کە زۆر جار لێرە عەشوایی کاکە فستیڤال بۆ هەبێ جا ئێمە فستیڤالمان بۆ چییە ئێمە چەند فیلممان هەیە تا فستیڤال بکەین بەدەر لەم قسەکردانەی پێویستمان بوو تۆزێک بە ئارامی لەگەڵ یەکتریا بڵێن فستیڤالەکان ئەمن کەم و کوڕەکانیان ئاوایە گەندەڵیان هەیە کێشەیان هەیە بە هەدەردانیان هەیە بەڵام ئەم لایەنە ئیجابیانەشیان هەیە زۆرترین ڕێژەی فیلم بەهۆی فستیڤالانەوە بەرهەم هاتوون زۆرترین ڕێژی گەنج هاتووتە پێشەوە خەڵاتی باش دروست کراوە ئەستێرەی نوێ هاتوۆتە پێشەوە فیلمسازی گەنج دروست بووە یعنی کاریگەری بەسەر فیلمسازی کوردیەوە هەیە هەموو ئەمانە ئەتوانین تا ڕادێکی باش بڵێم مای سەرنجی ئەو هاوڕایانە بوون کە بەشداریان لە سیمینارە کردبوو و دوای سەرنجەکانی خۆشیان وت یەک خاڵ هەیە کە حەزەکەم لێرە ئاماژەی پێ بەم مەسەلەی نیگەرانیە لە خەڵات دایمەن فستیڤالەکان شتێک بە دوای خۆیان ناهێنن هەندێک کەس نیگەرانە بن لەوەی کە خەڵاتەکان وەرگرتووە یا وەریان نەگرتووە یان مەسەرەن هەندێک جار باز لە مەحسوبیەت و ناوچەگەری وڵێن باشە بۆچی زۆرترین خەڵاتەکان بۆ فلان شوێن ڕۆشت بۆچی بۆ ڕۆژهەڵاتەکان بوو بۆچی بۆ باکووریەکان بوو یاوانڵن بۆچی هەمووی بۆ باشوور بوو ئەم جۆرە لە نیگەرانی بەشێکی زۆری پەیوەستە بە خودی تازەی مەسەلەکەەوە لە ناو کوردستانە ئێمە مەسەرەن چەند ساڵێکە فستیڤال ڕوئەیە یعنی ئەمەنەش درەنگ ئەم ئیڤێنت و چالاکیانە هەیە هەمووی ئیشتیاقی ئەوەی هەیە کە زوو خەڵات وەرگێ کە زوو بە ناوبانگ یان بەشێکی زۆریان جوهدی زۆریان کردووە کە خۆیان بە مستحقی وازانن لە ڕابردووە هەندێک سەرنج هەبوو لەسەر لیژنەکانی داوەران ئەیان و لەبەری لیژنەی داوەران کوردن بەشی زۆریان ئەتوانن داوەریەکەیان بۆ کەسێک کە خۆیان ئەیناسن با بڵێن زیاتر بشکێت و یاگەر کەسێکیان خۆش نەوێ خەڵاتی پێنێن بۆی ئەمە سەرنجێکی لای فستیڤالەکان دروست کرد بڕۆن جەجەکان دادوەرەکان لە دەروی کوردستان بێنن ئێستا بۆ نمونە ئەم ساڵ لە فستیڤاڵی دوهۆک چبوون زۆرترین خەڵکی بیانیان هێنابوو بۆ
دیاریکردنی لیژنەی دادوەرانی فیلمە کوردیەکان یانی کە من پێم وایە دیسان ئەوەش هەڵەیەکی تایە چونکە ئەوان لە بابەتی فیلمە کوردیەکان لە زمانی سینەمای کوردی ڕەنگە لە هەندێک وردەکاری تر نەزانن کە کاریگەری دروستەکە بگرە ئەتوانین جۆرێک میکس با بڵێن دادوەری کورد و دادوەری غەیرە کوردیش بێکەوە توانن دادوەریەکی باشتر لەمە بکەن بەڵام پێم وایە ئەبێ و نیگەرانیانە بڕەوێنینەوە لە کۆتاییە ئەوەی گرنگە بەشداریکردنە لە فستیڤالەکانە خەڵات خۆشە گرنگە مهمە بۆ سیڤی هەر کەسێکیش بەڵام کاتێک کەسێکیش خەڵات وەرناگرێت بەڕاستی مەسەڵەن خۆم لەو کەسانە بووم زۆرجار بەشداریشم کردو خەڵاتی شومەر نەگرتووە بەڵام ئیدامەدان بە پرۆسەکە زۆر گرنگە ئەم ساڵ وەری ناگرێت ساڵێکی وەرەگرێت کە ئەم ساڵ وەرەگرت مەرجینە ساڵی داهاتوو وەریگریتەوە یعنی پێویستەکە فیلمسازی کوردیش تا ڕادێک لەو نیگەرانیانە بێتە دەرەوە و تا ڕادێک بە سنگفراوانی شتەکان قبول بکات زۆر باشە هەر لەسەر گرنگی سازکردنی ئەم جۆرە سیمینارانە تۆ بۆ خۆدۆک و فیلمسازێک وەکو توێژەرێکیش کە من ئاگادارم چەندین سیمیناری لەم جۆرە ساز ئەەکەیت و لە چەندین کۆڕ و کۆبوونەوە بابەتی زۆر گرنگ و سەرنجڕاکێش ئەو ڕژێنی تو قسەی لەسەرەکەی سازکردنی ئەم جۆرە سیمینارانە چەندێک ڕەوتی سینەمای کوردی بەرەو پێشەوە ئەبات. وەک باسم کرد لە سەرەتایە ئێمە ئەگەر سینەمای کوردی دوو هێڵی جا بکەینەوە هێڵی بەرهەمهێنان لەگەڵ هێڵی تیۆری هەردووکیان هاو ئاست بە تەنیشت یەکەوە توانن کەرتەکە ببەنە پێشەوە کەرتی سینەمای کوردی ئێستا منە بیرم خۆشبەختانە ڕێژێکی باش لە فیلمسازی گەنج کوڕی کوردی ینی مەسەر ئەوانەی لە پشتی کامێرەوە خۆیان پەروەردە کردووە وردە زۆرە بێ ژمارەی فیلم زۆرە بێ پێویستمان بۆی تریشە کۆڕ و سیمینارەکان ئەتوانن بەرچاوڕوونی زیاتر بن ئەم بەرنامانەی ئێوە سەپۆرتکردنی پرۆگرامەکەی ئێوە بە تایبەت بۆ سینەما و بۆ فیلمسازی کوردی و بۆ قسەکردن لەم بارەیەوە زۆر گرنگە تاوەکو ئێمە چکە لە کۆتاییە سینەما پەیوەستە بە بینەرەوە ڕوونکردنەوەکان کۆڕ و سیمینارەکان بەرنامە تەلەڤیزۆنیەکان پاڵپشتیکردنی میدیا ئەتوانێت ئەم کەرتە زیاتر ئاشنا بکا بە بینەران بۆیە بە شێوەیەکی گشتی ئێمە با بڵین لە بەردەم ئەویان کە خۆشحاڵین ئەتوانین ڕوونکردنەوەی زیاتر بین بە بینەرەکانمان و بەدڵنیایەوە ئەم نەوع چالاکیانە کاریگەری خۆیانە دەستەکانت خۆش بێت سپاس بۆ ئەم ئێوارەیە هەوراز محەممەد فیلمساز جارێکی تر سپاس دەکەم. سپاس بۆ ئێوە.